دادا نسرين فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. خشكي بريزم. ماشي مامۆستاگیان. خاله رازی بێ دادەگیان خۆی گەورە سەلامەتتان کە. مامۆستا من دوو پرسیارم هەیە. پرسیارێکەمت خوشکەکەم. من باوکم نەخۆشە. نوێژی نیوەڕۆ سونەتەکان ناکەم لەگەڵ عەسرە. بەس ئەوەکانتر نوێژەکانەکەم. ئایا گوناحبار نابم؟ بەس نوێژە سونەتەکان ناکەی؟ بەڵێ. لەبەر خزمەتی باوکت؟ بەڵێ ئەگەر باوکم یەکێک لە ماڵمانە بێ لە براکانم لەوە بێ نوێژەکانەکەم. ئەگەر باوکم ئەگەر کەس لە ماڵانە بێت لەبەرەوەی ناتوانێت خۆی لەسەر کورسێکە بگرێت لەسەر کورسی نوێژەکات. جاروایە لەوەش خۆیەکێ بەرە بێتەوە ئەبێکێ بە دیارە و بوەستێت. جا زوو نوێژەکەمەکەم بە دیارەوە وەستم ئەڵم نەوە کە سەری سوور بخوا بکەوێت. بەسەر چاو تەنها سونەتەکانی نیوەڕۆ عەسر بۆ ناکرێت. بەڵێ پرسیاری دووەمیشمەوەی مامۆستا من لە گوێ لە قورئان زۆرەگرم بەڵام ناتوانم دانیشم بە دانیشتنەوە ئیلا بێ پاڵکەوم گیانم تێکە چێ پێی. یعنی کە قورئان گوێ لێ دەگری لەشت تێک دەچێ؟ بەڵێ. بۆ؟ نازانم مامۆستا ئیلا بێ دابنیشم ئیلا بێ ڕابکشێم ناتوانم بە دانیشتنەوە گوێ بگرم و بە تایبەتیش ناتوانم گوێ لە ڕوقیە شەرعی بە هیچ شێوەیە بگرم. لەوە چێت تۆ گومانت لە خۆت هەبێت سیحرت لێکراوێ نازانم چی لێکراوێ ئەو گومانانت هەیە لە خۆتە؟ نە مامۆستا بەس ئەوەیە گوێ لە قورئان بگرم لە ڕوقیەت شەرعی. مامۆستا چۆن مریشکێک سەری ببڕی ئاوا هەڵە پەڕێت ئاو هەم لێ دێ. بەسەر چاودا دەنەسرین ئینشەڵا خوا جەزای خێرت بداتەوە. خوا حافیز مامۆستاگیان. دادا نەسرین فەرمی باوکم نەخۆشە لەبەر ئەو سونەتەکانم پێ ناکرێت قەی ناکە دادەگیان نوێژەکەت بە پێک پوخت و خاوێنی لە کاتی خۆیدا بکە خێرا بگەڕێەوە خزمەت باوکت. وەڵڵاهی دادا نەسرین ئەوەی خزمەتی باوکت دەکەی بەویستی خوای گەورە لە نوێژی سونەت ئەجری زیاترە. فەرز ناڵێم فەرز لەسەر و هەموو شتێکەوەیە. بەڵام تۆ نوێژە فەرزەکانت دەکەی تا براکان دێنەوە بۆ عیشا ئەوانی تر مەجالت هەیە دڵنیا بە خوشکە باشەکەم ئینشاءالله تۆ خزمەتی بابە نەخۆشەکەت بەخوا بەقەدەر نوێژە سونەتەکە ئەجری زیاتر نەبێ کەمتری نییە. گوێ لە قورئان دەگری بە پاڵکەوتنەوە ئاساییە گوێ لە قورئان بگری بە پاڵکەوتنەوە. بەڵام کە ڕوقەی شەرعی دەخوێندرێ هەموو لە شت دەلەرزێ من باوەڕ ناکەم ئەوە شتێکی وا هەبێ. ئەوە تەنها دڵ و دەرونی خۆتە خۆت وا هەست دەکەی کە ڕوقەی شەرعی خوێندراوە یان کەسێکت بینی وای لێ هاتووە. نەخێر ڕوقەی شەرعی قورئانی پڕبەرەکەت و بەخشش مرۆڤ هێور دەکاتەوە. ئەلا بذیکری الله تەطمئن القلوب. گەورەترین زیکریش قورئانە. ئینسان بە یادی خوا بە زیکری خوا بە قورئان خوێندن بە گوێگرتن لە قورئان ئارامی بەسەرادێ نەک نەشی بلەرزێ. ئەوە تەنها حاڵەتێکی دەرونیی نائاساییە هەوڵ بدا کە تۆ خوای گەورە قسەت بۆ دەکا کە قورئان دەخوێندرێتەوە. جا ئەو کەلامە شیرینەی خوای گەورە ذاتی الله سبحانه وتعالى ئینسان چۆن نەعوذ بالله دەبێ ئیشەڵڵا تۆ خەلەلی ئیمانی نییە بەس هەر لایەنێکی دەرونی خۆت وا دروست کردووە لەمەوە دووە کە گوێت لێگرت ئەو پەڕی هەز بە ئارامی بکە کە زانیشت ئیتر تەواو مرۆڤیش لە گوناهبار ناوی لە حاڵەتێکیشە تەواو هەڵێ هەز دەکەی تێر بووی قورئانەکە بکوژێنەوە موبایلەکە بکوژێنەوە ئاساییە.